هیچ بەیانێک دەگمەن ببینم کارەبا هەبێت کە منیش بەیانە هێمە دەرەوە خۆی شتەکان وعاتەن کوژاوەتەوە تۆ شەوان پێش خەوتن بۆ نمونە گڵۆپە هەشتێکی کوژین تۆ کۆمەڵێک شتی ئەساسی و کسەلا جوانە تۆ وەرناوی بکوژێنیتەوە تەنانە شەحنی موبایل کە پێوە ئەڵێ موبایلی پێوە نەبێ کە ئەبێتە ڕووداوی ئاگرکەوتنەوە زۆر ڕەچاویەوە ئاخر کە خەوی نەمووی گڵۆپ و هەمووی ئەگوژێنینەوە تا تەمان بەخەبەربی باشترە لەوەی کە بێ ئاگابی لە کاتی شۆک کات مەدرۆ حالیان پلاکەکەم کوژاندەوە چونکە هەتا شەحنێکی موبایل زەرەرە بەجێ بێڵی بەکارەبەوە دوکانار سوێنە خواڵێ باشە تۆ تا نەیەین تەماڵ و نازانی باشەیان خراپە ئیسفادەی لێکەیان نیکەی وەنیە ئەو کەسە دەورەبینێ کە ئەیهێنێ و تاجرە دەورەبینێ کە وەریەگرێ وەنیە ئەکەوێتە سەر ئەو تۆ کڕیارێکی چوزانی و سوێن بۆ خواڵێ باشە توێش بڕۆ بە سوێنەکەیەکەی لە سایە هەشتا بۆ 85 هەمووی کوالێتی نزمە هەمووی کوالێتی نزمە زمانی 6 مانگی وە هەبوو بۆ ساڵێک بەش 1 مانگی نەگەر بە حسابی خۆم شتە باشەکە شوێنەوە هۆکاری خۆشمانیتیە خەڵک یان ئێستا ڕەچاوی بە بۆنێ قەیرانی دارایەوە ڕەچاوی ئەو ئامێ هینا ناکەن و سعرا ناکەن کە نزمە یان ڕەچاوە ناکەن مارکەی چییە و چییە و ئەمە کوالێتی چۆنە چۆنیە ڕەچاوی واخێن پارەکەی کەم بێت